بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم کە خی پەروەردگار دەرفەتی پێبەخشینەوە لە ئەڵلقەی نوێ و کۆتا ئەڵلقەی بەرنامی بەدانایی لە تەوەری بۆ چاکردنی ئەم دۆخی هەرێم باجوێ لە قورئان بگرین لە خزمەت میوانە هەمیشەیەکەم جەنابی مامۆستا عەلی باپیر بە ئێوەی ئازیز و خۆشەویست شادەبین لەم ئەڵلقەیەدا بنەمای 23 باسەکەین کە مامۆستا تیشکی پێدا و نووسیوێتی بە ناونیشانی نیشتەجێبوون لە شوێنی ستەمکاراندا و دووبارەکردنەوەی کردەوە و ڕەفتارەکانیان نیشانەیەکی زەقی حکومڕانانی خۆسەپێن و قۆڕەخکارە. لێرەوە چینە ناو بەرنامەکە و بزانین جەنابی مامۆستا مەبەستی چیە لەم بنەمایە. مامۆستا جان سڵاوی خوات لەبێت دووبارە. خوا لە جەنابیشت و لە هاوکارانیش بەخێر بێنی خوا. زۆر سپاس. وەک لە پێشەکەکەی ئاماژەم پێکە لەسەر ئەم تەوەرەی بۆ چاکردنی ئەم دۆخەی هەرێم پشت بەخوا ئەمە کۆتا ئەڵلقەی بەرنامەکەمانە بێ ئینشەڵا لە ماوەیەکی نزیکی داهاتووە لەسەر تەوەرەیەکی تر هەر بەرنامەکە درێژە پێدەین. ئەم بنەمای 22 کە ئاماژەم پێکرد مامۆستا مەبەستت پێ چییە؟ ئەم بنەمایە کە بنەمای 23 ببوورە عەفو. بنەمای 23م کە دەڵێم نیشتەجێبوون لە شوێنی ستەمکاراندا مەبەستم تەمەن لەوەیە کە چاولێکردنی خەڵک بە تایبەت حکومڕانان و لاساییکردنەوەیان و بە دوای ڕێواندا ڕۆیشتنیان بەنسبەت حکومڕانانی پێش و کەستەمیان کردوتە پیشە ئەوانی دوایش بە هەمان دەرەنجامی تاڵ و شوم دەگەیەنێک کە ئەوانی پێشی پێگەیشتوون. ئەمە لەم ئاەتە مبارەکەم وەرگرتووە کە لە سوورەتی ئیبراهیمدا خوا سبحانه وتعالى دەفەرمێت وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم وتبين لكم كيف فعلنا بهم وضربنا لكم الأمثال وقد مكروا مكرهم وعند الله مكرهم وإن كان مكرهم لتزول منه الجبال. لم دو آية مباركة أو بنماي بسوسيم هل هينجاوة كأخوة سبحانه وتعالى لم دو آية رودكاتا حكم رانان ياخد صلاة دارانيك كأخوان بسر خلقو كومالغاكان دا سباندوا دا فرمي وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم. إيوا لهمان جيغا وريغا لهمان خانو بردا كا ستمكاراني بيش إيوا تيان دانيشتجيبون إيواش هلوي دانيشتجيبونوا وتبين لكم كيف فعلنا بهم بوشتان در كوت كتشيمان بوان كردوا وضربنا لكم الأمثال وينشمان بوهنانوا وقد مكروا مكرهم أواني بيش إيوا فيلي خوان كرت وعند الله مكرهم فيلي أوان هل لا يخوابوا لبردسي خوابوا لجير كنترول خوادابوا وإن كان مكرهم لتزول منه الجبال. هرشان بتأكيد فيلكشان هندا بهيز بوكا شياكان لشويني خوي لابره جاء من كتماشي واقعي يستاي هريم وعراق مكرت أو بنمايان براسي لوي هل هنجاو باسي شمكردو ولا لويدا تماشا دەکەم کاتی خۆی ڕژێمی بەعس چۆنی حکم دەکرد. حیزبی کردبوو بە هەمەکارەی وڵات و هەر کەسێک ئینتیمای بۆ حیزبی بەعس نەبووایە مەگەر چۆن دەنا مەحروم بێبەش دەبوو لە زۆر پێگە و شوێن و پلەی تەبەن هەستیار و حەساس چ لە بواری عەسکەری و بوارەکانی دی. یەک دوو سەدام لە سەروی ئەو سوڵتە سیاسیەوە و ئەوانەی کە لە دەوری بوون خۆیان بە خاوەنی خەڵکەکە دەزانی وەگو بڵێ ئەگەر شەڕیان پێ بکەن ئەگەر مەسەنن بە کوشتیان دەن ئەگەر هەرچیان لێ بکەن بکەن و خاوەنیانن وەکو بڵێ ئەو خەڵک و وڵاتیان بە کۆیلەی خۆیان دەزانی و مقدرات و ئیمکانیاتی ئەو وڵاتەشیان لە پێناو تێرکردنی غەریزەکانی خوان و دابینکردنی بەرژەوەندیەکانی خواندا بەکاردێنە. من کە تەماشای بەرپرسانی ئەم وڵاتان کرد یعنی ئەم وڵاتە بەڵێن وەکو عراق بەگشتی وەکو هەرێم بە تایبەتی تاوان من 4 ساڵی لە بەغدا بوو تەماشام دەکرد کۆشکەکانی سەدام شەڕ بوو لە سەریان لە نێوان ئەم تەبەقە سیاسی ئەمڕۆی عراقدا بە هەرێمیشەوە ئەویان لە فڵان کۆشکەدا و ئەو حیزبە لە فڵان کۆشکەدا ئەوی دیکە لە فڵان کۆشکەدا. لێرە سەرەتا بەو خان و کۆشک و جێوەڕیانەی کە ڕژێمی پێشی بەجێ هێش بوون تەمانەوە هەر کەسە چۆ شوێنێکەوە بەڵام دوایی بەوە ڕازی نەبوون زۆری چند زیادە خستە سەری ئەوە هەر لە ڕووی بەپێی ڕواڵەتی مانای ئاەتەکە هەر
وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم بەڵام زانایان دەڵێن ئەم ئاەتە چۆن مانایەکی ڕواڵەتی هەیە مانایەکی معنەی قوڵیشی هەیە واتە ئەوان ستەمکارەکانی پێشەوە چۆنیان دەکرد ئێوەش هەرواتان کرد ئێوەش عادەتی ئەوانتان کردە پیش ئێوەش بە ڕێواندا ڕۆیشتن ئێوەش هەڵسو و کەوت و ڕەفتارەکانی ئەوانتان ڕەچاو کرد تەبەر ئەو معنایەشی هەیە بەڵام بە هەردوو معناکە هەم بە معنا ڕواڵەتێکی هەم بە معنا قوڵ و معنەویەکەشی فعلا حکمڕانان و دەسەڵاتدارانی هەرێمیش و عراقیش بەداخەوە دەڵێم ئەم ئاەتیان بەسەردا دەچەسپێ وسەکەنتم في مساكن الذين ظلموا أنفسهم لە جیاتی ئەوەی ئێمە بێنین ئەو خەڵکەی خۆمان هۆشیارکەینەوە کاکە کاتی خۆی ڕژەین بەعز وای کردووە با ئێمە پێچەوانەکەی بکەین کاریان دەکرد لەسەر چاواشەکردنی خەڵک با ئێمە شتی پێچوانی ئەوە بکەین کاریان دەکرد لەسەر ترساندنی خەڵک با ئێمە شتێکی پێچوانی ئەوە ڕەفتارکەین ڕژەین بەعز کاری دەکرد لەسەرەوە کە چی ئینتیمای هەبێ بۆ حیزبەکەی خۆی دەستی کراوە بێ ئاوەڵا بێت چی ئینتیمای نەبێ بە هاوڵاتی پلە دووسێدا بندرێ با ئێمە پێچوانەی ئەوە بکەین بەڵام بەداخەوە چ لێرە چه وەکو گوتم لەسەر ئاسی عراقیش هەمان سیناریۆ هەمان شێوەی حکمڕانی دووبارە بووە کە ڕژەین بەعز نەوت و ئیمکانیاتی عراقی بەکار دەهێنا بۆ ئەو شەڕە دۆڕاوانەی کە دەیکردن لەگەڵ ئێران و لەگەڵ کوێت و لەگەڵ کوێ و لەگەڵ کوێ بۆ ناوخۆ بۆ ناوخۆ کۆنتڕۆڵکردنی خەڵکو و ئەوانە لێرەش ئەگەر بۆ شەڕش بەکارنی هێنرابێ بەڵام بەکارهێنراوە بۆ خەڵکێکی کەم حیزب و خزم و خەڵکی لەسەر حیسابی خەڵکی دیکە ینی زۆر خاڵی وێکچوو هەن لە نێوان شێوەی حکمڕانی دوای ڕاپەڕیندا لەسەر ئاسی عراق و شێوەی حکمڕانی پێشێ زۆر خاڵی وێکچوو هەن کە ئەوەش ئەو ئاەتە مبارەکە تەبان ئاماژەی پێدەکات دوای خوا دەفەرمێ وتەبەینە لەکم کەیفە فەعەلنا بهم بۆتان دەرکەوت چمان بەوان کرد واتە چیمان بەوان کرد ئێوەش ئەگەر لەسەر هەمان ڕەویە و لەسەر هەمان ڕچێ ئەوان ڕۆ هەمان شتان بەسەر دێ وضربنا لكم الأمثال وێنەمان بۆ هێنانە بۆی عیبرەتی لێوەربگرن دوای باز دەکا کە وقد مكروا مكرهم ئەوان زۆر پیلانیان جێڕا زۆر نەخشەیان دانا وعند الله مكرهم بەڵام پیلانەکەیان سەرنجام هەر لە بەردەستی خوادایە واتە ئێوەش ئەو پیلانانە کە دەیکەن لە هەڵبژاردنا تەزویر و فرت و فێڵ دەکەن وەلای خەڵک دەکڕن چاو لە خەڵک سوور دەکەنەوە خەڵک دەکوژن خەڵک دەگرن ئەمجا تەخشان و پەخشانی ئیمتیازاتی مادی معنەوی دەکەن بۆ کڕینی خەڵک ئێوە دەزانن کە ئەوانی پێشش وەکو ئێوەیان کرد وعند الله مكرهم بەڵام هەموو ئەوە لەژێر کۆنتڕۆڵ لەژێر هەیمەنەی خوادایە وإن كان مكرهم لتزول منه الجبال ئەگە فێڵەکەیان واژ بکە چیاش هەڵقەنێ بەڵام سەرنجام هەر بەندەن لە بەردەستی خوادا کەواتە ئێوەش مەغرور و لە خۆبایی مەبن بۆ ئیمکانەتە وهمیەی کە لە بەردەستاندایە بەو سەروەت و سامانە بەو دەسەڵاتە سیاسیە بەو خێروبەری کە قۆرەختان کردو پێی لە خۆبایی مەبن چونکە خەڵکی پێش ئێوەش ئەو شتانیان لە بەردەستدا هەبوو بەڵام سەرنجامیی شومیان هەبوو ئێوە پند لەوان وەربگرن و هەوڵدەن پند لە خەڵک وەربگرن نەک ببنە پەندی خەڵک بەڵە وەک لای جەنابیش ئاشکرای مامۆستا جەنابەت ژمارەیەک هەم وڵاتی دراوسی وڵاتانی ئەوروپیش گەڕاویت زۆرێک لەو کوشک و تەلارانەی دەسەڵاتدار ئەستەمکارەکانی سەدەکانی ڕابردوو وەکو مەتحەف و مۆزەخانەی لێ هاتووە نەوەکو بچنە ناوی چۆ بۆ ئێران کۆشکەکانی شا کەس پڕمۆڵێکی دەست نەداوەتی هەروە خوان هێشتویان و خەڵک تەماشای دەکەن ئەسڵان بۆتە سەرچاوەی داهاتێکی گەورە بۆ وڵاتەکەشیان بچۆ بۆ تورکیا لە ئەستەمبۆڵ لە تۆپقاپی لە شوێنەکانی دی بچۆ بۆ هەر وڵاتێکی دیکە هەموو کۆشکەکان ئەو شوێنانی کە دەسەڵاتدارانی پێشوان ینی مەگەر چۆن دەنا هەمیان کردو بە مۆزەخانە خەڵک دەچێت تەماشای دەکا دەرسی لێ وەردەگرێ ئەهرامەکانی میسر بەداخەوە دەڵێن بەداخەوە کە پەندوەرنەگرتن لەوانەی کە لە پێش تۆدا هەڵەیان کردووە و دووبارەکردنەوەی هەڵی ئەوان بە هەمان سەرنجام دەگەیەنێ ئیدی بەشەر زۆر عەجایبە ذاکیرەی زۆر زەعیفە یاخود ئەو دەسەڵات و سەرۆت و سامانە شیرنیەکەی دارە وایە کە ئەو خەڵکە چاوی دەبەسترێ حبوکە لیشەئی یعمی ویوسم خۆشەویستیت بۆ شتێک کوێرت دەکا و کەڕت دەکا ئەگەر نادە بۆیە پەندوەر بژیرێ باش ئاخر دوێنێ ئێمە گلەی چیمان لە ڕژەین بەعز دەکرد ئێستاش لەگەڵدا بێ ئێمە ڕژەین بەعز ڕووخاو ئاوە ئاوچوو بەڵام نابێ هەڵەکانی ئەوان دووبارە بکەینەوە
نابێ ئەوەی کە ئەو شتانەی ئەوان پێی ناشیرین بوون ڕخنەی پێلەوان دەگرین لە خۆماندا دووبارەیان کەینەوە وەکو دەڵێ لا تەنها عن خلق وتأتي مثله عار عليك إذا فعلته عظيم ڕێگری لە ئاکارێک مەکە و خۆشت هەمان شێوە بکەی ئەگەر ناو عیبێکی گەورەی دێتە سەرت بەڵێ مامۆستا وەکو خۆشت ئاماژەت پێکرد بەڵام نیسە لەوانەیە بینەرێک بپرسێ بڵێ باشە کەسی عاقڵ بۆچی مێژووی پێشخۆی دووبارە کاتەوە یان شتێک کە تاقی کراوەتەوە بۆ جارێکە تاقیە کاتەوە بۆ ئەمانە پند وەرناگرن بە بڕایتەوە وڵا وەکو گوتم ئەم دەسەڵات و سەرۆت و سامانە حرامە شیرنایەتی هەیە پیغمبر دەفەرمی عليه الصلاة والسلام الدنيا حلوة خضرة وإن الله مستخلفكم فيها فينظر كيف تعملون دنيا صوز شيرينة وترنك كي جوانا شيرينيشة خواش ئێوەی لەوێدا کردوتە جێنشین و تەماشات هەندەکە داخوا چۆن ڕەفتار دەکەن کاکدانا من پێم وایە بێجگە لە پەیوەندی تونند و تۆڵ لەگەڵ خوا سبحانه وتعالى بە پلەی یەکەم ئەوە بەڕاستی پارێزەری مرۆڤ لەوە کە بە سەرۆت و سامان هەڵخەڵەتێ بەدەسەڵات لە خۆبایی بێ ئەگەر نا مرۆڤ کە پەیوەست نەبوو بەخواوە وەک دەڵێ بە تۆزە ئاوێکی دەکەوێتە مەلە دەنا کاکەدانا خۆستا ئەم وڵاتەی ئێمە بە تایبەتی هەرێم وەکو کەڵەکی سەر ئاوێ وایە من زۆر جار گوتم خۆ قەزافی ئەگەر لە خۆبایی بوو بە تۆزێ ڕێی تێدەچوو سەدام تۆزێ ڕێی تێدەچوو خۆی بە قائیدی عەرەبان دەزانی ئیمکانیاتێکی زۆر دەوڵەتێکی خاوەن سیادە بەڵام تۆ هەرێمێک کە ئێمە نە ژێرخانێکی ئابووری وامان هەیە کە ژێرخانێکی ئابووری وا کە لەسەر پێی خۆمان بوەستین بەڵام نەوتمان هەیە بەڵام کوا ژێرخانە ئابووریەکە لەسەر پێی خۆت بوەستی ئەتۆ بۆ هەموو شتێک پێویستیت بەدرەوی خۆتە ئەمجا نە هێزێکی سەربازی بەدامەزراوە کراومان هەیە کە ئینتیمای بۆ نیشتیمان بێ بۆ هەمان وەکو یەک بێ نە هێز و پێزێکی وامان هەیە کە لە خەڵی بێمنەت بین لە دەرو دراوسێ لەم لاولا یعنی بەس بۆ لە خۆ دەبێت لە خۆبایی بین وەکو گوتم ئەوە کە ئینسان ئیمانی بە بۆچوونی من ئیمانەکەی لە دڵدانە بوو یاخۆ ئیمانەکەی بێهێز بوو زوو دەکەوێتە ژێر کاریگەری دنیا و تەماع و سەروەت و سامان و کە هیوایە کە دەوری خۆی بە قەڵەباڵغی بینی یەکسەر خۆی لێ دەگۆڕێ هیوای چوار عانەی زیادی لە جیرفانی خۆی دابینی یەکسەر لە خۆی بایی دەبێ ئەمن پێم وایە دڵەکە پەیوەست بێ بەخواوە داود و سولەیمان سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێت دووشیان پێغەمبەر بوون پادشاش بوون تەماشا بکە چەند خۆ بەکەم گر بوون چەند خاکی بوون چۆن ئەو ئیمکانەتەی لە دەستیاندا هەبوو بۆ هیدایەتی خەڵک بەکاریان هێناوە بۆ بەختەوەرکردنی خەڵک نەک بۆ خۆسەپاندن و دەسەڵات ڕانان بەسەر خەڵکدا و خەڵککردنە کۆیلە مەلیکەی سەبە کە سولەیمان عەلەیهی سەڵات وسەلام نامەی بۆ دەنێرێ و دێت دەڵێ چی لە کۆتایی مەتافدا مەلیکەی سەبە کە هەندێک دڵ ناوی بەلقیس بووە دەڵێ وەئەسلەمت مع سولەیمانە لله رب العالمین لەگەڵ سولەیماندا بۆ خوای پەروەردگاری جیهانەکان ملکەچم واتە سولەیمانی بۆ خوا ملکەچە منیش لەگەڵدا بۆ خوا ملکەچم ئەچکە و ئەوان دیارە خۆرپەرست بوون من پێم وایە ئەوەی کە دەبێتە زامین و دەبێتە پارێزەری مرۆڤ ئەوەیە هیچی ڕەنگە بپرسێ بڵێ باشە دی خۆ وڵاتە ئەوروپیانە دینێکی ڕاست و دروستیشان لەبەردەستدانیە و ئەو ئاینی مەسیحی شێوێنرا و تەبەنی دەکەن و زۆر کاریگەریشی زۆر کەم ماوە لەسەر ژیانیان ڕاستە بەڵام ئەوان لە ئەنجامی ئەزمموی تاڵدا زمموی تاڵی پندیان وەرگرتووە لە ڕابردووە پندیان وەرگرتووە یەک خەڵکەکەش هۆشیارە کاکەدانە خەڵک هۆشیارە حکومڕانێک خەتلارکە لی قبول ناکەن خۆ پێشاندان دەکەن و پاشان ئەوانە هەندێک شت لایەن بۆتە عورف و کولتورێکی ڕۆچوو عورفی سیاسی کولتوری سیاسی کولتوری ڕۆشنبیری کولتوری کۆمەلگا یعنی لەوێ خەڵک ئۆتۆماتیکی بۆ وێنە شت لەسەر جادە فڕێنادا ئۆتۆماتیکی لە سەف لە سەرەدا ڕادەوەستێ ئەگەر وەزیر بێ هەرچی بێ ئۆتۆماتیکی کە ماوەی حکمڕانەکەی تەواو دەبێت دەچێت تۆ ماڵ و نایکاتە هەرا و ناچێت بە کورسەکەی بچەست پێ بۆ ئەستان ئەگەر لەوێ حکمڕان بە کورسەکەی بچەست پێ دوای 4 ساڵەکە دوای دەورەکەی خۆی دوو دەورەکەی خۆی ڕەنگە بیبەنە شەماعی و شێتخانە دەڵێت تێک چووە لەلایەن بۆ تەشتێکی ڕاستی خڕۆچوو بەداخەوە ئێمە ئەو حکمڕانانی ئەم وڵاتانەی ئێمە بەگشتی مقسە دەکەم هەرێم و عراق و وڵاتانی دیکەش حکمڕانەکان نیان هێشت ئەوشتانە ببنە کللتور خەڵکیان نەک لەسەر پەروەردە نەکردووە خەڵکیان بە پێچەوانەی ئەو پەروەردە کردووە حکمڕانە
ستەمکارەکان خۆسەپێنەکان پێیان خۆشە خەڵک لە هەمووی لەسەر مەزەبی مەڕ بێ مەڕۆ پێش خۆی دەدەڕوا نانێ بەشەر بەشەر بێ یکا کە تۆ بۆ چونکە پێیان وایەکە ئەوان شتێکی جیان لە خەڵک ئەوان زیادیان هەیە لەسەر خەڵک ئەوە خەڵک خەرزداریانە خەڵک هەر حەقی لەسەر واجبی لەسەرەوە هیچ مافێکی نییە نارە سیاسەکانتان مامۆستا ئێستا گوێ لەم قسانە بێ ئەوەی لەو حیزبە دەسەڵات و حکومڕانانن کە لە دەسەڵاتان و دایمەن ئانی ئاڕاستی ڕخنەکان لەوانە ئەڵەن خۆ ئێوەش بێنە سەر حکوم بە هەمان شێواکەن یان قسەیەکی لەوانە جەنابیشت بیستی بێتێ ئەڵە کاکە واز بێنە ئەوان تێریان خواردووە بەخوا ئەمانی تر بچنە ئەوێ هەتاوەکو ئەوان تێرە خۆن زۆری پێچێ وەڵامت بۆ دوو قسێ وەڵاهی ئەوەیان کە ئێوەش بچنە سەر حکم و هەروە دەکەن ئەوە وەکو عەرەب دەڵێن قیساسی قبل الجینایە یعنی تۆڵە لێکردنەوە پێشەوەی کابرا بزانین ئەو کارە خراپە دەکە هەر نایکە ئەوە بە بۆچوونی من لە هەمبانەی خۆدا گوێژماردنە خەڵق قیاسکردنە سەر خۆیە جا لە دزی وە هەموو کەس دزە لە زاڵمی وە هەموو کەس زاڵمە ئەو گومانی خراپ بە خەڵک بردنە بەهەرحاڵ من ناڵێم خەڵکەش فریشتەنی و مەلایکەت نییە بەڵام لەلایەکو من دەڵێم بەرنامەکە بۆ خۆ قبوڵ ناکە بەرنامەکەت قبوڵ ناکە ئەوە شریعەت و بەرنامەکەی ئێمە هی خۆمان نییە هەڵقوڵاوی ئارەزووی خۆمان یا ئارەزووی چەند کەسێکی دیکە نییە وحی خوایە و پابندکەرە بۆ هەموو لایەک تۆ یان دەبێ بڵێ مسلمان نیمیان دەبێ پابند بیبەوە بەدەست خۆت نییە ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون توما لسر ربازك دانا أو شويني شويني أرجو أنا مكو كنازان أو يك بالنسبة أوي ديش والله أوانا تيريا خواردو بايدي ك أما زيادة ناو جماورة هم قصيه بالله دزانم أو قصي شي قلبه يعني مال قلبي صبر خاونيتي يعني شيء أوانا تيريا خواردو جا أصلا خلق بودي هيش تير بخون يعني خلق تير خواردو بمسكة حقي خلق عن خواردو جارم پێم وایە ئەوتە خەتای خەڵک بۆ ئەوان تێریان خواردووە ئەسڵەن خەڵک گوناهبارە ئەمن بەداخەوە دەڵێم کاکدانە ئەو خەڵکە نازانێت زۆربەی ئەو جەماوەرە نازانێت کە لەسەر قبولکردنی زوڵم گوناهباری وەکو چۆن لەسەر زوڵمکردن گوناهباری خوا دەفەرمێ لا تەظلیمونە ولا تظلمون نە زوڵم بکەن نە قبوڵی زوڵمیش بکەن نە زوڵم لە بەرامبەرەکە بکەن نەبێ بهێڵە بەرامبەرەکەش زوڵم لێ بکە یعنی چی یعنی ئەگەر زوڵم بکەی گوناهباری ئەگەر لێش گەڕی زوڵم لێ بکەن هەر گوناهباری بۆیە لە فەرمایشتێکی پێغەمبەر دەهاتوو عەلەیهی سەڵات وسەلام کە باسی ڕۆم دەکات ڕۆم ئەوروپای ئێستا پێیان گوتوە ڕۆم جا عەمری کوڕی عاز دەڵێ گوێم لە پێغەمبەری خوا بۆ عەلەیهی سەڵات وسەلام ڕۆمی مەدەح دەکرد بە 4 سیفەت و دەشی فەرموو کاتێک دنیا تێک دەچێت ڕۆم لە هەموو شوێنەکانی کە خەڵکی زیاتر لێیە یەکێک لە سیفەتەکانی دەڵێ ئەمنعهم من ظلم الملوک لە هەموو کە زیاتر دژی ستەمی پادشا و حکمڕانەکانن یعنی بێدەنگ نابێت لە بەرامبەر زوڵمدا مەدحی کردوون خۆ سیفەتی چاک لە هەر کەسێکدا بێ هەر چاکە ئێستا لەو ئەوروپایە ئەوەی کە لێرە دەگوزارێت وەزیر نوقم بۆ لە گەندەڵیدا حکوومەت مەسەلەن نوقم بۆ لە پێشێلکاری یاسادا ئەگە لەوێ ببێ خەڵک ڕازی دەبێ لێکی هەڵدەوەشێنن و وەزیر ناچار دەکەن ئێسەر حکوومەت هەڵدەوەشێتەوە بەڵام لێرە تەماشا دەکەی وەزیرێکت بینی بانگەکەن بۆ پەرلەمان وەزیرێکت بینی هەر مەجلیس نوابەکەی بەغدا ئەنجومی نورانی بەغدا هەر باشتر بوو ڕئیسی حکوومەتیان بانگ دەکرد وەزیریان بانگ دەکرد وەزیریان لادەدا بەڵام لێرە ئەوەش نەبوو ئەمجا خۆشمان زۆر پێ مهمە بینێک ئەمن جارێک وەکو کوردواری خۆمان دەڵێ بە زمانی سوتا و وتم بابە جاران ئێمە ئیدعامان دەکرد دەمانگوت دیموکراسی خۆمان دەبێت تەصدیرکەین بۆ بەغدا بە شیوانیشی لێ بدەین بەڵام ئێستا خوا بکەم هەر تۆزێ ڕێژیان بشێنین باشە لەگەڵ ئەو هەموو بێسەروبەری و فەوزایی کە هەیە هەموو شەڕ و شۆڵ و نائەمنیکە هەیە یەکێ ڕەخنەی گر وەڵا فڵان کەس بە چاوی کەم تەماشا هەرێمەکە دەکات با بە چاوی کەم تەماشای ناکەم بەڵام ئەوە تاوەتە توانیت وەزیرێ بانکەی بۆ پەرلەمان تۆ پەرلەمان هەر تەعتیل و پەک خست من چی ببینم وا دەڵێم کاکە بڵێم چی خۆ من کێشەم دەگەڵ کەس نییە من کێشەم لەگەڵەوەی کە ئایندەی ئەم وڵاتە بەرەو تاریکی دەچێ حیزبێک ڕاز بێت تۆ پەرلەمان پەکخاوی وەزیر دەرکاو ئەوی دیکە ئەوە بکە ئاخر وە چۆن وڵات وا بەڕێوە دەچێت ئەم مەسەلەی ئاڵای کەرکووک هەڵدران ئاڵای کەرکووک ئەو بینی پێش و شاندی پارتویچێتی هاتبوون ئەمە گلەیم لێکردن دەرکاکە کە ئاڵا هەڵدەدرا مەشورەتێکشتان لەگەڵ مەکرد بە ڕەنگە کاتێکی باشترمان بۆ دانا بە میکانیزمێکی باشتر عەقڵی دوان لە یەکێکی زیاترە گلەیم لێکرد بۆ پرسان پێ نەکردووین تیانجا بوو مامەستا پێ تۆ ئەمە ئاگامان لێ بووە ڕوم لەوانی یەکێتی کردتم بۆ ئاگاتم وتینەوەڵە دی برادرانی پارتی بەقسەی ئەو تەناوە مەش ئاگامان لێ نەبووە چۆن ئاگاتان ئاگامان لێ نەبووە
شتێکی خۆ بەسەر بوو تونتخوا وڵات ئاوا بڕێوە دەچێ ئەتو ئاگات لێ نەبێ شتێک بڕیار بدرێ با بخۆ ئێمە لە هەڵوێستماندەکەدا پێکەوەین ئەنجومەن نوێنەران پەرلەمانتارەکانی هەومان پێکەوە هات نەدەرێ بەڵام بۆ لە بڕیارەکەش ئاگامان لێک دی نەبێ عەقڵی دوان لە یەکێکی زیاترە تێ وەڵام بەش ئاگامان لێ نەبووە جاکتم ئەوە وڵات بەڕێوە دەچێ نەفەرێک شتێ بکا بەبێەوەی کە خەڵک ئاگای لێ دوای بازەکەشمان هەم بیدەین بەڵام نەفەرێک بەتەنێ بڕیار دەشتی وا دەبێ زۆر باشە مامۆستا دێنە سەر بنەمای 24 جەناب دەفەرمووی هاندان و ڕوژاندنی خەڵک و جەماوەر و چاواشەکردنیان لە بەرامبەر هەوڵدان بۆ پاکسازی و چاکسازی نەریتێکی کۆنی قۆرەخکارانی دەسەڵات و سامانەکانە مەبەستم ئەوەیە بڵین لە چه ئاەتێکەوە لە چ مۆتەڵەقێکی قورئانی بەڵێ تەماشا بکە فرعون کاتێکە موسا دەچێت عەلەیهی سەڵات وسەلام دیارە من زۆر لە وێنەکان چکە قورئان زۆر باسی بەسەر فرعون و موسای کردووە ئەم چەند ئەڵقەی ئەمەش زۆرترین باسی چ بکەین یانی کوچکێکرا خی پەروەردگار زۆر باسی فرعونی کردووە زۆر باسی هامان و قارونی کردووە یعنی ئەمەش لە ڕەنگەی قورئان قسە دەکەین و بە حەقیقەت فرعونی بۆتە ڕەمزی ستەم و ستەمکاری و قارونی بۆتە ڕەمزی چەوسانەوەی ئابووری و هامانی بۆتە ڕەمزی چەواشەکاری ئیعلامی جا موسا عەلەیهی سەڵات وسەلام کە دەچێت تەمام خۆی موسا کە دەچێت بۆ لای فرعون بۆیە چووە بەنی ئیسرائیل دەرباسکە کە دەڵێ ئەن ئەرسیل مەعیە بەنی ئیسرائیل وەلا تُعەذِبهم بەنی ئیسرائیل لەگەڵ بنەوە چیزێکە مەیان شەوسێنەوە سۆغرە و بێگاری پێدەکردن نێرینەکانی سەردەبڕین مێینەکانی دێشنەوە لە عەزابێکی زۆر مەینەتباردا بوون فرعون دەڵێ چی دەڵێ إني أخاف أن يبدل دينكم پێش دەڵێ ذروني أقتل موسى وليدعو ربه لێم گەڕم با موسا بکوژمەوە ئیش لە پەروەردگاری خۆی بپاڕێتەوە إني أخاف أن يبدل دينكم أو أن يظهر في الأرض الفساد من دەترسێم ئاینەکەتان لێ بگۆڕێ یاخود ئاشوب و فیتنە لە وڵاتیدا بڵاو کاتەوە فرعون ئەوە دەکاتە پاساو کە لێی گەڕن با موسا بکوژێ چونکە دەترسێ دینەکان لێ تێکدا و دەترسێ کە ژینیان لێ تێکدا ئاشوب و ئاژاوە لە وڵاتدا پەیدا بکە یعنی فرعون دینێکی ماشەڵڵا زۆر زەریفی هەبووە کە بریتێ بە لەوەی خۆی بپەرسترێ خەڵکەکەی دیگە کۆی لەبێ دەترسم ئەو دینە چاکەتان لێ تێکدا بە مستەڵەحەکەی ئەمڕۆ دەسی لە پشت بۆ موسا وەنیە ئەمجا ژینەکەشیان ماشەڵڵا ژینێکی زۆر شەرافەتمەندانە بووە هەمووی کۆیلە بووە هەمووی زەبون و زەلیل بووە ئەو ئەن یوظهر في الأرض الفساد دەترسم ژینەکەشتان لێ تێکدا و ئاژاوە ئەوە دەڵێن جارێک پیرێژنێک لە نێو مەیتان دەگەڕا دیگە خۆیان نەیکە فیتنە خۆ فیتنە نەقەومێ لە نێو جەنازان دەگەڕا دیگە خۆ فیتنە نەقەومێ زادی وەی تۆ دەیبینی فیتنەیە وەکو خوا سبحانه وتعالى دەفەرمی ئەلا فی الفتنة سقطوا کاکە دانەجا ئەوە لەوێ بەو شێوەیە گەلی نوح کە جەماوەستا پێشەوەی باسی گەلی نوحەکەی با پشوێکی کورد وەرگین و ئێمە خزمەتە خۆشەویستان پاش پشوێکی کەم بەردەوامە بین دووبارە سڵاو بەڕێزان مامۆستا پێش پشووەکە ویست باسی قەومی نوحکەیت من ڕامگرت دوای ئەوەی کە نوح سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە نوح بە باوکی بابی دۆمی مرۆڤایەتی ناسرا ئەبول بەشەری ثانی نوح عەلەیهی سەڵات وسەلام کە دەچێت بۆ لای گەلەکەی تەمەڕاست لەگەڵ گەلەکەیدا ڕوبەڕوو نابێتەوە ئەوە مەلە دەڵێن من يملؤون عيون الناس رعبا وقلوبهم هيبة ئەوانەی کە چاوی خەڵک پڕ دەکەن لە ترس و دڵیشان پڕ دەکەن لە سام و ئیعجاب بە شکڵ و دیمەن و وەکو چۆن ئێستا مەسن سیارەی عەجایب و کۆشک و تەلار و ئەو کاتەش دیارە لە قەدەر حاڵ و زەمانی خۆیان لە خەڵک جا کردوتۆ بە ڕواڵەت و ئەوانە جا هەموو ئەوانەی کە لە نێوڕۆکدا هەست بە زوعف و نوقسانی بکەن دەیانەوێت لە ڕواڵەتدا تێی هەڵێنەوە قەرەبووی بکەنەوە ڕواڵەتی خوان لە خەڵک زیاد بکەنەوە کاتێ نوح عەلەیهی سەڵات وسەلام دەچێت بۆ لای گەلەکەی لەگەڵ زلە و لەگەڵ کاربەدەستان و لەگەڵ ئەوانەی کە کار هەڵسوڕێنەری کۆمەلگاکە من ڕوبەڕوو دەبێتەوە چی دەڵێن یورید ئەن یتەفەضەل عەلەیکم ئەوە نوح هاتووە دەوێت خۆی بەسەر ئێوەدا پەڕستکە جا سبحان الله ئەو مەلائیکە نوح لەگەڵیاندا ڕوبەڕوو بۆتەوە خۆیان بەسەر گەلەکەیاندا فەڕست کردووە بەڵام هی ئەوان بە عەمەلی خۆیان فەڕست کردووە کەچی خەڵک بەوە هەم دەترسێنن دەڵێن ئەوە نوح هاتوو خۆی بەسەر ئێوەدا فەڕستکە لە هەمبانی خۆیان دەگوێزیان ژماردووە
وانزانی خۆیان چیان لەو خەڵکە کردووە وەکو جەنابەت لە تەوەری یەکەمی ئەم ئاڵقێدا باست کرد وانزانی ئەوان خۆیان چیان لە خەڵک کردووە نوحیش هەمان شت دەکا هەروەکو چۆن ئەڵمانیەکان زۆر بانگەشە دەکەن ئەڵبەتە ئەڵمانیەکان ئەوانەی کە بڕیار بەدەستن و ئەوانەی کە حکمڕان و ئەوانەی کە دەسەڵاتیانە بۆ نەک ئەڵمانێکی ڕەش و ڕووتی چەو ساوەی بێبەشکرا و من لەگەڵوانم نییە من مەزلوم هەر مەزلومە هەر فکرەیەکی بێ و زاڵمیش هەر زاڵمە هەر فکرەیەکی بێ جا لەوێش ئەو تۆمەتە ئاڕاستەی نوح دەکەن یورید ئەن یەتەفەضەل عەلەیکم دەیەوێت خۆی بەسەر ئێوەدا فەرزکە خۆی لە ئێوە بە چاکتر دابنێ ئەوە ئەو تۆمەت بارکردنەی پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام لەلایەن ئەو خۆ بەزلگرانەوەی کە خەڵکەکان چەوساندونەوە و پێغەمبەران هاتوون ئەوانە دەرباسکەن ئەوە چەکێکی زۆر کاریگەری ئەو ستەمکار و خۆسە پێێنانە بووە چونکە بۆ ئەگەر هاتمان پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام یعنی وەکو خۆیان وەکو حەقیقەتی خۆیان بە خەڵک بناسێنن بەرنامەکان وەکو خۆی بە خەڵک بناسێنن دیارە خەڵک یان وەڵا قەت لەوە باشتر نابێ وەقەت پیا لەوانەمان شاتر دەست ناکەوێ بەڵام نا دەیانەوێت چاوپێچێک بخەنە سەر چاوی خەڵک چاواشەیان بکەن کە ئەوە نەهاتووە هیدایەت تامدا نەهاتوو بتان خاتە سەر ڕاستەڕە نەهاتووە گرفت و کێشەکانی دین و ژینتان بۆ چارەسەرکە هاتووە دینەکەتان تێکدا و ژینەکەشتان پشێوێنێ لەو لاشەوە ئەوە ئەو نوحە عەلەیهی سەڵات وەسەلام نەهاتووە کە خۆی وەکو ئێوە حساب کا و تەبای و برایەتی بڕیار دەکە بۆ خۆی بەرنامەی نوحوا بووە بەڵکو هاتووە خۆی بەسەر ئێوەدا بکاتە کوێخاو خۆتان بەسەردا فەرزکە وەکو گوتم ئەوە چاواشەکاریەک بۆ کە حکومڕان ستەمکارەکان کردویانە بەرامبەر بە خەڵک و جەماوەرەکەیان بۆ ئەوەی کە پەردە و نێوانێک بخەنە نێوانی ئەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پایە بەرزەوە پەیامەکەی بەرنامەکەی و ئەو خەڵک و جەماوەرە ڕەشوڕوتە کە ئەو پێغەمبەر هاتوو ئەو خەڵکە دەرباسکە کەچی هەر ئەو خەڵکەشیان بەگشت پێغەمبەراندا کردوێتەوە بەڵێ کاتە ڕوونتر مامۆستا عەلی بەپیر ئەتەوێت بڵیت دەسەڵاتدارانی ئێستەی هەرێمی کوردستان و عێراق و بە شێوازی گشتی ناوچەکە بەڵام ئێمە زیاتر لەسەر هەرێم قساکەین هەمان سیاست بەرامبەر بە نایارە سیاسیەکانیان کە باسی چاکسازی و ڕیفۆرم و ئەوانەکەن ئەیانەوێ هەمان بە هەمان شێواز خطاب لەگەڵ جەماوەرەکە بکەن ئەمن ناڵم هەموویان چۆن من خەڵک هەیە لە نێو ئەو دوو حیزبە بڕیار بەدەستش کە لە ماوەی 25 ساڵی ڕابردوو حکمڕانیان کردو خۆت دەزانی ناڕازین ڕەخنەیان هەیە گلەیان هەیە لە هەردوو حیزبەکاندا خەڵک هەیە کەم و زۆر کەوتووە چکۆمە کە دڵی خۆیان لای ئێمە دەکەن و تەم ناڕازین ئەوان لە هەندێشت ناڵم هەمویان بەڵام بە تەئکید بەڵێ ئەوە واقعەکە دەچێتە چاوی هەموو کەسێکەوە کە ئەوانیش دەیانەوێت کە هەر کەسێک باسی ئەو بکە کە ئەم وەزعە خراپ ئەمە باش نییە ئەمە با بگۆڕدرێ یەکسەر بەرچەسپێک حازرە تۆمەتێک حازرە جا کاکە دانا وای بە حاڵی حیزبێک وای بە حاڵی کەسێک هەر لەگەڵ باسی زوڵمت کرد بیباتە سەرخۆی هەر لەگەڵ باسی کوێخایەتیت کرد بڵێ لەگەڵ منێتی هەر لەگەڵ باسی گەندەڵیت کرد بڵێ لەگەڵ منێتی هەر لەگەڵ باسی پێشێلکردنی یاسات کرد بڵێ لەگەڵ منێتی مانا دیارشتان هەمووی لە خۆیدا شەک دەبا دەڵێن بل بە قوڕ بۆ خۆی لە خۆی دەگا دەزانی سیانی یعنی کەس ملی بە قوڕ بێ دوزانی ملی بە قوڕە هەر بڵێ مل بە قوڕ ێسەر ئاوەڕداتەوە دەنا کاکە تۆ من لە برۆکسل لە پایتەختی بەلجیکا ئەو کۆنگرەی کەنەکە بوو لێ باسی ئەوم کرد باسی بڵێن گەلی کورد و نەتەوەی کورد و مەزڵومیەتی کورد و کە لەسەر نەخشەی سیاسی بوونمان نییە و دوای باسی ئەوم کرد کە ئێمە دەبێ پێکەوە تەبابین ڕێک بین پێکەوە هاوکار بین و دوای باسی ئەوم کرد کە نابێ هیچ کەس لەلایەنە سیاسیەکان کەڵکەڵی کوێخایەتی لە کەلەدا هەبێ خۆی بە نوێنەری بەشەکانی دیکەی کوردستان بزانێ کوردی ڕۆژهەڵات خۆیان دەزانن دەبێمە ڕێز لە بۆ چوونیوان بگرین کوردی ڕۆژ ئاوا دەبێت ڕێز لە بۆ چوونیان بگرین دەزوەر نەدەینە ئیش و کاریان ئەگەر پێویستیان بە هاوکاریان بکەین لە قەدەر توانە بەس خۆیان لێ نەکەینە کوێ خاو مڵۆسم کوردی باکوور خۆیان دەزان باشووری بە خۆی زانێت چ دەکا نابێ هیچ کەسی شێوی دیکە تێکدا کەسی حیزبێک بربووە سەرخۆی وەڵاوە فڵان کەس باسی کوێخایەتی کردووە لەگەڵ مەیەتی ئیجۆکتم کاکە توم دەگەڵ باسی کوێخایەتیم کردە تۆ بیبێ سەرخۆ دیارە تۆ وای باسی زوڵم کرد بیبێ سەرخۆ دیارە تۆ وای باسی گەندەڵیم کرد بڵێ لەگەڵ منەتی دیارە تۆ وای دەی باش ئەو سیفەتە خراپە لە خۆ دەنابەرە بۆی نەدەگرێتەوە جاوە قسە دێنێ من کاتی خۆی لە 1970 لە ناوچەی پشدەر لە دێک لە دیەکانی پشدەر وتارێکی ژمعەمدا
طبعا کە چوون بۆ دەیەکە خەڵکەکە تەکلیفیان کرد و مامۆستای دەیەکەش گوتی مادەم خەڵکەکە داوا دەکات تو ئەمڕۆ تاری جمعەمەوە خوێنە وتم باش من گوتارم دا و دوایی هەر عادەتم وایە مامۆستاش لە من بەتەمەنتر وتم مامۆستا گەر تێبینێک ئامۆژگاریەک شتێکت هەبوو پێم خۆشە و کاتەمیش تەمەنم 22 ساڵ بوو یعنی ئیسفادە لە ئامۆژگاری جەناب بکەم وتی وەڵاهی یەک تێبینیم هەیە وتم بەڵێ وتی وەڵاهی جەناب دۆ شێ و تار بدەی دڵی کەس بە خۆتەوە نایاڵی ئەمیشتم چۆن مامۆستا وتی وەڵاهی تو هەندێک لە قسانێک کە دەتکردن ڕژەمی دەگرتەوە هەندێکی ئەو حیزبانەی دەگرێتەوە باسی شەراب خۆرت کرد باسی قومارچیت کرد باسی زوڵمت کرد باسی وەکو بڵی جاشەتیت کرد باسی ئەوەت کرد وتم یەکتی جا و خەڵکە شەمووی ئەو شتانەی هەیە جا ئەگەر وا بێ ئەو خەڵکە هەمووی عاجز دەبێ ڕژەمی ژەوگرێت ئەم نیشتم جا مامۆستا گوتی بڵێ تم جا لە زیاتیوێت تو ئامۆژگاری من بکەی باسی زوڵمێنەکەم باسی شەراب خۆری و باسی سەر بە ڕژێم بوون و باسی مەسەرەن شوێن کەوتنی فیکری نامۆ و ئەو کاتە بازاری مارکسیزم گەرم بوو ئیلحاد و مارکسیزموانە تو لە زیاتی بە من بڵێ دەبێت بەو خەڵکە بڵێن واز لەو شتە خراپانە بێن بۆ یەکە من قسەم کرد ئەوان نەگرێتەوە من چ بکەم وتارەکەی من من ئاەت دەخوێنمەوە فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بڵێم چی لەگەڵ خەڵکی ئەو خاوەن گوناح و تاوانانە تێک دەگیرێ دەبێت ئەوان گوناح و تاوانەکان واز دەبێن بۆی قسەکان ئاەت و حەدیثەکان نیانگرنەوە مەبەستم ئەو کاکە دانا ئەو چاواشەکاری و ئەو تۆمەتبارکردنی کەسانێک کە دەیانێ گۆڕانکاری بکەن کە وەکو گوتم ئەوەی کرد بە درێژایی مێژوو گۆڕانکاری ڕیشەی کردووە پێغەمبەران بوون عەلەیهیم السەڵات وەسەلام و دواییش ئەو خەڵکە چاکە خواز و مصلح و فەیلسوف و حەکیمانە هەمووی لە وحی و لە پەیامی کە خوا بە پێغەمبەران داناردووی بەهرەمەند بوون هیچ گومانی تێدا نییە ئەوان ئەو بەها بەرزانیان بەنی مرۆڤاتیدا بڵاو کردوێتەوە کە مرۆڤ هەر مرۆڤە کەس لە کەس گەورەتر نییە خوا نیعمەتەکانی بۆ هەموو لایەک داناوە ئەوە پێغەمبەران بوون عەلەیهیم السەڵات وەسەلام خەڵکیان بۆ تەوحید هەموو پێغەمبەران تەماشا بکە هەر خەڵک بانگ دەکەن بۆچی ئەن اعبدوا الله ما لكم من إله غيره بەنداتی بۆ خوا بکەن جگە لەو پەرستراوێکی کەتان نییە جا ئەو تەوحید و تەنیا خوا پەرستن و خوا بەیەکگرتنە ڕیشەی وەحدەتە ڕیشەی عەدالەتە ڕیشەی یەکسانیە ڕیشەی نەهێشتنی فەرق و جیاوازیەکانە بۆیە چێ بە بانگی تەوحیدی پێغەمبەران قەڵەز بووە فرعونەکان قاڕونەکان نەمرودەکان خۆبەزلگرەکان چونکە ئەگەر خەڵک موحید و خوا بەیەکگر بێ ئەو کاتە بازاڕی شیرک دەشتێ ئەو کاتە فرعون مەجالی نابێ بڵێ دەی ماشە ئێوانێ دار و بەردەیش دەپەرستن منیش بپەرستن بەڵام کە پەیامی پێغەمبەران چەسپا کە دەبێت تەنیا خوا بپەرسترێ ئەو کاتە فرعون و نەمرود و قاڕون و خۆبەزلگرانە دەرفەتیان نامێنێ بڵێن دەی خەڵکی نەخۆ دار و بەرد و خۆر و مانگ و ئەستێرە و هەوا ئارەزوو چیوشی دەپەرستن ئێمەش بپەرستن نا تەنیا خوا شایستەی پەرسترانە زۆر کەس نازانێت کە تەوحید و خوا بەیەکگرتن ڕیشەی چاکسازی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریە ئەگەر تەنیا خوا پەرستراو بێ کەواتە کەس بۆی نییە خەڵکی دیکە بچەوسێنێتەوە لە ڕووی سیاسی یا لە ڕووی ئابووری یا لە ڕووی کۆمەڵایەتی هەمومان بەندەی خواین وەخوا تاکە پەرستراوێکە واتە تاکە زاتێکە کە دەبێت لە هەموو کەس و هەموو شتێک خۆشتر بیویسترێ زیاتر سام و هەیبەتمان بەرامبەری هەبێ زیاتر بۆی ملکەش بین زیاتر پشتی پێ ببەستین هیچ کەس نابێ ئەو سیفاتانێک کە خوا هەینی سوبحانە وتەعالا هیچ کەس ئەو سیفەتانی بۆ بەکار بێنرێ بە تایبەت مل بۆ کەسکردن دەبێت تەنیا بۆ خوا بێ بۆ کەسکردنی ڕەها خەڵکی دیکە ملی بۆ کەس دەکرێت بەرپرس بەڵام بە مقەیەدی بە مەرجێ پابەند بێ بە شەرعی خواوە بە ئەندازەی ئەوە کە بە پێی عەدل حکم دەکات بە شەریعەتی خوا بەڕێوە دەچێت ملی بۆ کەس دەکرێت بەڵام بەس خوا ملکەتی ڕەهای بۆ هەیە کەواتە لێرەدا ڕێدەگیرێ لەوە کە هەندێک لە مرۆڤەکان خۆیان کەنە مڵۆزم و کوێخاو خۆسەپێن بەسەر ئەوانی دیکە زۆر باشە کۆتا بنەما کە جەنابەت ئاماژەت پێکردووە لە تەوەری بۆ چاکردنی ئەم دۆخەی هەرێم باژوێر لە قورئان بگرین بنەمای 25 داهاتوو بۆ پارێزگارانی پاکسازی و چاکسازی کارە و سەرنجامی دنیا و دواڕۆژی ستەمکارانیش شومە مامۆستا ئەم داهاتووە کێ ینی خەڵک تۆزێک سریعە خەڵگەوێ زوو دەرئەنجامی کارەکانی دەستکەوێتەوە یعنی ئەپرسیە کەی چەند جیل بڕوا ئێمە ئەم داهاتوە بۆ ئێمە بێ ستەمکارانیش داهاتویان شومە بێت وڵا ئەوە بە دوو شێوە وەڵامی ئەو پرسیارە دەدەمەوە یەکەم وەکو شتێکی مەبدەئی تیۆری خوا سبحانه وتعالى لە چەند ئاەتێک لە قورئاندا ئەوەی ڕاگەیاندوە بۆ وێنە لە سوورەتی هوددا دەفەرمێ فەصبر إن العاقبة للمتقين
خۆڕاگر بە بێگومان سەرنجام واتە سەرنجامی چاک لە دنیادا بۆ پارێزکارانە. هەروەها خوا دەفەرمێ والعاقبەة للتەقوى، سەرنجام واتە سەرنجامی چاک بردنەوە بۆ تەقوایە، بۆ ئەهلی تەقوا. خوا سبحانه وتعالى کە ئەوەی فەرمووە، خوا بۆ خۆی بەدیهێنەر و پەروەردگار و مشورخۆری ئەو کەون و کائیناتێ دەزانێ بۆچی وا دەفەرمێ، ئەوە یاسایەکی خوایە. طبعا ئەوە کە سەرنجام بۆ پارێزکارانە، پارێزکارانی پاکسازی کاری، چاکسازی کاری، ڕاستگەرەوە، ئەوە خوا ئەمە وەکو یاسایەک فەرمووە، خۆشی ئەم کەون و کائینات و گردونەی دروست کردووە، خۆشی یاساکانی تیادانەوە کەواتە مسلمان نابێ هیچ دوودڵێکی لەوەدا هەبێ. جا مەرجەکە بۆ ئەم دنیا، ینی مەرجە بۆ ئێرە بیا بۆ ئەو دنیا، هەردووشی دەگرێتەوە. خوای پروردگار بۆ وێنەکە لە سوورەتی ئەنبیاءدا دەفەرمێت ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون إن في هذا لبلاغا لقوم عابدين وما أرسلناك إلا رحمة للعالمين. أمس آيات ما شابك دفرمي ولقد كتبنا في الزبور من بعد الذكر، ذكر ما بس في التوراة باتفاقي هم توجرواني القرآن لدواي ذكر لزبور دانوسي معنا واتا قانون إخوة لودا تومار كراوة أن الأرض يرثها عبادي الصالحون، كسر زمين بند شاكا كان بميراتي دقرن إن في هذا لبلاغا لقوم عابدين. لماذا بآمان جاي نرهي بو كومالك بنداتي بو خواب كان وما أرسلناك إلا رحمة للعالمين، أي محمد صلى الله عليه وسلم توش مان مقر ببزي تنيا ببزي بو همو جيهانيان روانا كردوه كواتا كب خواب لك آياتي سيام دا فرما أرسلناك إلى رحمة للعالمين، ديار رحمة بوني پیغمبر صلى الله عليه وسلم بو جيهانيان لدنيا دا برجسة بوا كواتا بند شایستەکانی خوا سەرزەوی خوا بە میرات دەگرن. بەچی بەندەکان شایستە دەبن سەرزەوی خوا بە میرات بگرن؟ بەهۆی عیبادەت و بەنداتی بۆ خواکردنەوە. ئەگەر سەرزەوی خوایان بە میراتگر بەندە بۆ خوا سوڵحاوەکان و بەندە خواپەرستەکان سەرنجام چی لێ دێ؟ دەبنە مایە ڕەحمەت و مایە ئاسوودەی و خێرخۆشی بۆ جیهانیان. ئەمە بە بەرجەستەکراوی لە ژیانی پێغەمبەری خاتەمدا عەلەیهی سەڵات وسەلام، خەلیفە ڕاشیدەکانی و هاوڵانی بەڕێزی و لە درێژەی دەوڵەتی ئیسلامیدا ئەمە بەرجەستە کراوە. ئەو دەوڵەتی ئیسلامیە کە بووە کە 13 سەدە دەوامی کرد، تابەن لە مێژووی بەشەردا من پێم شک نایە دەوڵەتێکی دیکە 13 سەدە 1300 ساڵ دەوامی کرد بێ تا لە 1924 لە سەردەستی کەمال ئەتاتورک یەکجاری کۆتایی پێ هات. بەڵێ هەڵدا و پێدا و بەرزی و نزمی و کەم و کوڕشتی تێکەوتووە، بەڵام گرێگوێت شەتر و سێبەرێک بووە. ئەگەر تۆ تەماشای بکەی جوولەکە، نەسڕانی، بوذایی، ئاگرپەرست، هەرچی ئەسناف و ئەشکالی خەڵکە لە ژێرسای ئەو دەوڵەتی ئیسلامیەدا حاوەتەوە و بە نەک هەر حەواوەتەوە بە ڕێز و حورمەت لێ جیرانیشەوە، بۆ دابینکرانی ماف و ئازادیەکانیشەوە. فعلا بەڕەغمی کۆمەڵێک تێبینی لەسەر کۆمەڵی دەسەڵات و پادشا و با بڵێن والیەکان کردووە لە مەسەلەی شێوەی حکومڕانیدا لە سەردەمی هەر لە سەرەتای دەسەڵاتی ئومەویەکانەوە لە سەدەی معاویە کوڕی ئەبی سوفیان خوا عەفویکە لەوێوە لادان دروست بووە و دواییش عەباسیەکانیش هەر لەسەر هەمان ڕەشە حکمی میراتی و بنەماڵەی و دوای عوسمانیەکانی بە هەمان شێوە ئەوەش، بەڵام بەگشتی حکم بە شەریعەت کراوە. بەگشتی ئەو دادگەریەی ئەو یەکسانیەی لەو دەوڵەتە ئیسلامیەدا بووە لەگەڵ ئەو لادان و کەم و کوڕیانەش لە هیچ دەوڵەتێکدا پێمان شک نایە. خەلیفە و حکمڕان لەگەڵ هەژارێکدا قازی بردوونیە بەرامبەریەک و حکمیشی بەسەر خەلیفەدا داوە، قەت نەبوو لە مێژووی، ینی مەگەر لە وڵاتانی ئەوروپی ئێستا مەسەلە شتیوا ببێ، ئەگەنە نەبووە لە مێژووی بەشەردا شتیوە. جا مەبەستم خوا کە دەفەرمێ بەندە شایستەکان ئەن الأرض يرثها عبادي الصالحون. صالحون یعنی چی؟ هەرچی دوڕکان وێژی کرد و سێ ڕۆژوی گرتن ساڵح دەبێ؟ نا، صالح یعنی شایستە. بۆی من وام گوت بەندە چاکەکان، بەندە شایستەکان. ئەمە قانونێکی خوایە. ئێستا بەندە شایستەیی زیاتر لەو بەندانەدا هەیە، لەو مرۆڤانەدا هەیە کە لە ئەوروپا و شەرق و غەربن، بۆیە تەماشا دەکەی ئەوان زیاتر سەرزەمینیان بەدەستەوەی، چکۆ قانونی خوایە. خۆ قانونەکانی خوا هەر بۆ مسلمانانی دانان، ئێمە زۆر جار وەکو مسلمان وەزای خوا ئاەتەی فەرمووە هەر بۆ ئێمەیە، بەڵکو جاری وا ڕەنگە بە بچووکتر مەسەلەن هەندێک مەجموعە مسلمان وڵێ ڕەنگە لەگەڵ منی بێت. ناخوا بۆ هەموو بەشەری داناوە کە دەفەرمێ سەرزەمینی من بەندە شایستەکانم بە میراتی دەگرن، تێیدا دەبنە دەسەڵاتدار،
ئێستا چێ دەسەڵاتدارە لەم سەرزەوێدا ئەوانەی کە لە ڕووی علمیەوە لە پێشن ئەوانەی کە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە شایستن لە ڕووی دادگەری ینی شایستن ینی بە کەفاعەتن اینجا خۆ بڵێ ئەو کەفاعەتە مادی و کەفاعەتە ڕواڵەتی ئەگەر کەفاعەتە ڕوحی معنەوی و بە ئەخلاقیەکەشی دەگەڵداوە بە تاکی زۆر باشتر دەبوو ئەو کاتە لە زیاتی ئەوەی کە ئەمریکا ئەو هەموو ستەمە بکە ئەو هەموو بنکە سەربازیاندام لە دنیادا جوولەکە بێنێ ئەوێ داگیرکە رووسیا بێنێ ئەوە یارمەتی دیکتاتۆرێک بدا لە سووریا و دەوڵەتەکانی دیکە کەم زۆر دەستیان بچێتە ناو زۆمەوە کە لە خەڵکی سووریا دەکرێت لە زیاتی ئەوە ئەگەر ئیمان و تەقوا و ئەخلاق و لایەنی ڕوحی لەگەڵدا بووایە ئەویان نەدەکرد بەڵکو ئەو ئیمکانەتیان بەکاردێنە بۆ دیفاعکردن لە مەزڵومان و بۆ دەستگرتنی زاڵمان مەبەستمەوەی کە باسی ئەوەمان کرد کە فعلا شایستەکان دەبنە حکومڕان و ئەوە لە ژیانی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام و خەلیفە ڕاشیدەکاندا و دوایی ئاڵقەکانی دەکەی دەوڵەتی ئیسلامی سەردەمی ئومەوی و عەباسی و عوثمانیش بە چاکترین شێوە بەرجەستە بووە کە چونکە شایستە بوون و چونکە ئەهلی عیبادەت بوون نمایە ڕەحمەتیش وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین خۆ خوای پەروەردگارکە بە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام خۆ هەر پێغەمبەری خاتەم محەممەد عەلەیهی سەڵات وسەلام وەک شەخصی خۆی بەتەنی ڕەحمەت نییە بۆ عالەم ئەوانش کە بەڕێی ئەودا دەڕۆن هەر ڕەحمەتن بۆ عالەم لە قەدەر خۆیان يعني أبو بكر وعمر وعثمان وعلي خو علي الرازي به وهر حكم راني كبري بيغمبر دادر عليه الصلاة والسلام أوي لقدر خوي دبيت ماي الرحمة آسودي وبختوري بو خلشي روجي عليه زور باش ما مصا لم تورا جرنجي بو شاكرني أم دوخي هرم باجو القرآن بغين جناب 25 بنمات نوسيوا يا مجل كنالي أسماني بيام وابو نزيكي صالة لخدمة جناب تاني ولخدمة أو بنمانين كلا قرآن وهلا ينجاوا هلا بمنزيكي بيست القمان اللي تومار كردو كأما كوتا القيتيو جيشين ببايان لسر أم توري أجنبي بيجمان برنامج إن شاء الله لدهاتيك نزيكا لسر توري كي ترهر درجة بيت خودوتني كرتي قسان بختي قسان دتوي لم بيستو بينج بنماهوا هم بده صلاة داران هم بخلق جماور دتوي شيء ما بيبو والله دمي بلا يا مادام هم بخوم ضلين مسلمان قليش مسلمانين بشيشين لأمتي بيغمبر صلى الله عليه وسلم مسلمانتي إيما ببي شوين كوتني قرآن وليتي جيشتني قرآن وبابني بقرآن وهيش معنى يعني جوهر كاكلي مسلمانتي بريتيل لكار ليك كردن لقى القرآن ده بخوين دنوي بليتي جيشتني بكار بيه كردني بتايبت بو شاكردنو پاکسازی و چاکسازی تدا کردن و ڕاستکردنەوەی ئەم بارودۆخەی ئێستای خۆمان لەم هەرێمی کوردستانەدا و هەروە لە بەشەکانی دیکەی کوردستاندا و هەروە لە شوێنەکانی دیکەدا تەمان من بڵێ قسەکانە بۆ ئێرە کردووە بەڵام بەڕاستی قسەکان هەموو مسلمانان دەگرێتەوە حکمڕانان ئەگەر ڕاست دەکەن لەوەدا کە خۆیان بە مسلمان دەزانن و ڕێزیان هەیە بۆ ئیسلام بە تەماشا بکەن قورئان چی تێدایە ئایا قورئان چارەسەری ئەم دەرد و نەخۆشی و گرفت و کێشانەی ئێمەی تێدایانە با تەماشایکەن بەداخەوە دەڵێم کاکەزانە ئەو چینە سیاسی ئەم وڵاتەی ئێمە زۆری بێئاگایە لە قورئان من پێیان دەڵێم دڵسۆزانە پێیان دەڵێم بەخوا نەخۆمان لەوان بە چاکتر دەزانین خوا دەزانی کێ چاکە خوا ئەزانێ خاتیمە و سەرنجام چۆن دەبێ باوا نەزان بەهەژمان بۆ خۆمان دانەجان دەیشان بۆ خەڵک داناوە ئەم نا بەڵام دەڵێم خوا ئەم قورئانەی ناردووە قرآن بوشي هاتوا كتاب أنزلناه إليك مبارك ليتدبروا آياته وليتذكر أولو الألباب أما كتابك بربركته برهمدار ناردو معنا تاكل لي وربنبو عاقلان بندي لي وربقرن إيوانك الحمد لله هم أخوان بعاقل وبجير دزانن بات ما شاكين أخوان قرآن شيء تدايا بالنسبة أوانه وباب زان دا أخوة آية شارسري كيشا كان يعمل القرآن دا من وبي سوبينز جاسام تدارين بي سوبينز بنما بلان قرآن صدان بنما تدايا أو بالنسبة خلق زماوري شو ضليم خلق صباح لصد صلاة داران برسالكم بودروز بو فرمود بوان نليم يعني القرآن رامن وقر خو يعني خوان بشون مسلمان خوان بمسلمان زاند بالمسلمانتي ب أجر اللي تيجيشني قرآن واللي يوردبوني قرآن وخوانوي قرآن وباور بالرهينان بقرآن وكارلي كذا قرآن تيانا بمعنى شيء نامينه برسالك أوي ليرو دعوة لدى صلاة دارانا كيان لكوبونا ودي دارة تايبة كانشا داو تبجوي دا صلاة دارانا بابين بدرفتو مجال أو ذيك درفت بو من خوي من حر عادتهم وهي
قسەی ئێرەم و قسەی کۆبوونەوەی تایبەتم و لەگەڵ حیزبەوەی خۆمان و ئەندامانی خۆمان لەگەڵ خەڵکی دیکە خەڵکەوە دەزانێتەوەن بەڕاستی ئێمە یەک قسەمان هەیە و بە یەک شێوە قسە دەکەین و دڵسۆزانەش قسە دەکەین. زۆر باشە خەڵکو جەماوەر. بەڵام پێشەوەی بچینە سەر خەڵکو جەماوەر کە دەشڵێن قورئان یەکێ بۆی هێ بڵێ سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. سنەت بە معنای فیقیەکەی نا بە معنای ئوسوولیەکەی و بە معنای ئەوەی کە پسپۆڕانی سنەت و فەرمودەناسی گوتویانە. سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتێ لە بەرجەستەکردنی قورئان لەسەر ئەرزی واقع لەلایەنی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام کە لە ئەڵقەی یەکەمە بە تەفەسیل ئەوە باس کرد. کەواتە کە باسی قورئان دەکەین تەطبیقەکەی بەرجەستەکردنەکەی قورئان لە ڕێبازی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام. بۆیە خوا دەفەرمێ لەقەد کان لەکم فی ڕەسوولی الله ئوسوەة حەسەنە. بۆ ئێوە سەرمەشقێکی باشێ لە پێغەمبەری خوادا. تەماشای پێغەمبەر کە عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا قورئانی لە خۆیدا بەرجەستە کردووە. دایکمان عایشە خوا لێ ڕازی بێ کە دەفەرمێ کان خولق نەبی الله القورئان و هەڵسو کەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قورئان بوو. کەواتە بۆی کەس وا نەزانێت چونکە هیچێک جارێک گوتبووی مامۆستا ئەو بنەمانەی هەر لە قورئان دەرهێناوە. بۆیە لە قورئان دەرهێناوە پێغەمبەریش هەر شتەکانی خۆی لە قورئان دەرهێناوە. هەتا ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بێ لە کتێبی ئەڕیساڵەی خۆیدا دەڵێ ڕەئیەکی زانایان هەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەرچی فەرموویەتی و کردوویەتی وەکو ڕێبازەکەی خۆی هەمووی لە قورئان وەرگرتووە. هەر چۆن بێ من دەزانم کە وەکو چۆن خوا قورئانی بۆ وحی ناردووە وحی دیکەشی بۆ پێغەمبەر ناردووە عەلەیهی سەڵات وسەلام کە دیارە سنەتی پێغەمبەر ڕێبازی پێغەمبەر هەمووی وحی نییە هەندێکی ئیجتیهادی بەشەری خۆی بووە هەندێکی وەکو جبیلەتی بەشەری ئەومان زۆر جار باس کردووە. بەڵام گرنگە ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ قورئاندا دوشتی لێک ژیانین بەڵکو دوشتی تێکەڵ کێشن. کاکڵ و جەوهەری ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بریتێ لە قورئان. سنەت بریتێ لە قورئان بە بەرجەستەکراوی و تەطبیقکراوی. بەنسبە خەڵکو جەماوەرەوە دەڵێم کورتەی ئەم 25 بنەمایە چی وەڵا دەڵێم خەڵکو جەماوەر ئێمە مادەم میلەتێکی موسڵمانین ئەوە حکومڕانان و دەسەڵاتداران بڵێن ئەوە ئەرکی سەرشانیانە کە دەبێ ئەوان هەوڵدەن لە خەڵکو جەماوەر باشتر لە قورئان تێبگەن چاتر لێوە ڕامێنن چونکە ئەوان بەرپرسیارن بەرامبەر بەو گرفت و کێشانەی کە هەن. بەڵام خەڵکو جەماوەر نابێت دابنیشێ دەستە و ئەژنۆ بەرامبەر بە دەسەڵاتداران و حکومڕانانێک کە بەڕێی غەیری پێغەمبەردا دەیبەن عەلەیهی سەڵات وسەلام. موسڵمانی بەڵێ دەبێت لەسەر ئەو بەرپرسانەی خۆت لەسەر ئەو کەسەی کە تو ڕیشی خۆت لە مسناوە لەسەر ئەو کەسەی کە تو بە دوای دادەچی بە قسەی دەکەی لەسەری فەرزکەی بڵێ ئەگەر بەڕێی پێغەمبەرمدا دەبەی عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر بەڕێی قورئانمدا دەبەی ئەوە من فەرمانبەریت بۆ دەکەم و لە خزمەتدام. بەڕێی غەیری ئیسلامدا بەری ڕێیەکەت ناشەرعیە. من وەکو موسڵمانێک خوا لێ بتووڕە دێ بە دوای تۆ بکەو ئەوە ئەرچی خەڵکە و ئەوەش کاتێک خەڵک ئەوە دەتوانێت کە خەڵکی وڵا لە قورئان تێبگا لە ڕێبازی پێغەمبەر تێبگا عەلەیهی سەڵات وسەلام لە شەریعەت حاڵی بێ بە عەقڵێکی ئەمڕۆیی بە بەهرەوەرگرتن لە توراث و کەلەپوری زانان و ئیجتیهادی زانایان بەڵام بە عەقڵێکی کراوە ئازاد و ئازا تەماشای قورئان و تەماشای ڕێبازی پێغەمبەر کە عەلەیهی سەڵات وسەلام خەڵک ئەگەر شارەزا و ئاشنا بێ بە قورئان و بە سنەتی پێغەمبەر بە ئیسلام بە تەئکید ئەو کاتە دەزانێت چ حکومڕانێک لا دەدا چی ڕاست دەڕوا چێ چەوت دەڕوا. ئەگەر ناگە خەڵک بێ ئاگا بێ ئەگە خەڵک نائاشنا بێ بە ئیسلام فەرقی حەڵاڵ و حرام و فەرقی چاکە و خراپە ناکە فەرقی ڕاستڕەوی کەچڕەوی ناکە. لە ئەڵقەیەکیشا بیرمە فەرمووت خەڵک دەبێت بەرامبەر زوڵم بێت نەک لەژێر زوڵما بوەستێت ینی چون فەرقی هەیە لەوەی لەژێر زوڵما بیت لە بەرامبەر زوڵما بیت. خەڵک دەبێت خۆراگر بێ بەڵام خۆراگر نەبێ لە بنباری زوڵمدا خۆراگری لە بەرامبەری زوڵمدا خوای پەروەردگار وامان پێ دەفەرمێ وەالصابیرینە فی البەئساء والضراء وحین البەئس ئەوانەی خۆراگرن لە هەژاریدا لە کاتی نەخۆشیدا و لە جەنگ و ڕوبەڕووبوونەوەدا. ئیسلام ئەو سەبری لە ئیسلامدا مەمدوح و ستایش کراوە سەبری ئیجابیە. سەبری ئیجابیەوە تۆ بۆ گۆڕانکاری بۆ پاکسازی و چاکسازی هەرچی دێتەڕێت خۆڕا بگری باش لەسەر ئەو کارەی خۆت دێ و پرۆسەی خۆت دێ. بەڵام سەبری سەلبی ئەوەی کە تۆ زوڵمشی لێ بکەن بەڵام هەر سەرنەویکەی هەر ملکەچکەی لە بنباری زوڵمدا خۆڕا بگری بە تەئکیدەوە سەبرێکی مەرفوزە لە ئیسلامدا. مامۆستا گیان زۆر سوپاس دەکەین لە ماوەی نزیکی ساڵی ڕابردوودا دەمانگ بۆیان زەمانی ڕابردوودا لە کاتی بەڕێز لە کاتی بە نرخی بەڕستمان گرتووە بێگومان جەنابەت جگە لە کاری سیاسی ینی سەرقاڵی بە کۆمەڵێک پرۆژەی دیکەی نووسین و تەفسیر و وانە و محازەڕە و ئەوانە ئێمە بەم ئەڵقانە وێڕای جەولە و گەشت و گەڕان بەناو خەڵک و جەماوەردا و ئێمە خۆمان لە خەڵک نەشاردوێتەوە بەڵێ بێگومان ماڵیشمان کاروان سەرایە
زۆر ئەنواع و ئەشکال خەڵک دێ و لە خزمەتیان داین. ئێمە لە کاتی جەنابمان کردووە هەموو مانگێک ینی 2 ساعت بۆ 2 ساعت و نیو بۆ 3 ساعت تام ئەڵخانە تۆمارەکەین داوای لێبوردن لە یەکەین کە لە کاتی بە نرخی جەنابمان گرتووە. وەڵا کاکەدانا من جارێ زۆ سپاسی جەنابیشت و ئەو بە ڕێزانش کە هەموو جار لەگەڵت هاتوون زۆ سپاسان دەکەم دەستخۆشیتان لێ دەکەم. 1 2 من داوای لێبوردنم هەیە ئەگەر لە ئاستی ئیسلامدا نەمتوانی بێ قسە بکەم داوای لێبوردن لەخوا دەکەم پێشم جا لەو خەڵکو و جەماوەرەگە گە شتێکم گوت بێ بە کەڵگنەیە ماڵی قەڵب سەر بە خاوەنیەتی من هەوڵم داوە لە ڕوانگەی قورئان لە ڕوانگەی سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام قسە بکەم. ئەگەر شتێکم گوت بێ کە لەگەڵ قورئان و سونەت تێک بێ داوای لێبوردن لەخوا دەکەم پاشان لە خەڵکو و جەماوەری مسلمان. 2 3 کاتی من کاتێک بەرەکەتی دەبێت تەمەنی من کاتێک بەرەکەتی دەبێت کە لە خزمەتی قورئان و سونەتدا بەسەر ببرێ و لە خزمەت ئەو خەڵکە مسلمانەدا و هەوڵ دەین بە عینەکەی خۆیان ئاشنان کەینەوە بەرچاویان ڕۆشن کەینەوە و بە بەهرەوەرگرتن لە قورئان و سونەت و شەریعەت ئێمە هەوڵ دەین بەسەرگرفت و کێشەکانی خۆمان دازاڵ بین هەم ژیانی ئێستامان بەختەوەرکەین هەم دوا ڕۆژمان سەرفرازی بێ. خۆی گەورە بەرەکەت بخاتە تەمەن تۆ ئینشەڵا جەنابی مامۆستا لە کۆتایی ئەم ئەڵقەیە کە کۆتایی ئەم تەوەرێشە بۆ چاکردنی ئەم دۆخەی هەرێم باگوێ لە قورئان بگرین هەر بۆ جەنابیشت و بۆ بینەرانیش ئەم کۆئەڵقانە هەمووی کراونەتە ینی خراونەتە سەر کاغەز تەفریق کراون و لە داهاتوویەکی نزیک ئینشەڵا دەکرێتە کتێب کەناڵی ئاسمانی پەیام لە ئەستۆی خۆی گرتووە لە 175 بۆ 80 کارەکانیش تەواو بووە. ئەمە 1 2 ئەم بەرنامەیە بەردەوامە بێ بەڵام لەژێر تەوەرەیەکی ترە لە داهاتوویەکی نزیک ئینشەڵا ئێمە دێنەوە خزمەتە کاتەیەگرینەوە خزمەت لێمە من لە خزمەت دام زۆر بە خۆشحاڵیەوە من دەستخۆشیشتان لێ دەکەم بەڕاستیەوەش موژدەیەکی خۆش بوو کە ئەوە وەکو چۆن بە خوێندرا و بە بیسراوی بڵین بە بینراوی بە بیسراوی ئینشەڵا مسلمانان سوودیان لێبینیوە بە خوێندراویش سوودی لێبین شتێکی زۆر باش و دەستخۆشتان لە کۆتەیە دووبارە سوپاس دەکەین. بینەرانی عەزیز و خۆشەویست وەک ئاماژەم پێکرد کۆی ئەم ئەڵقانەی کە بەدانایی پێشکەشکراوە لە ماوەی ڕابردووە کە نزیکی 20 ئەڵقەیە دەکرێتە کتێبی ئینشەڵا لە 175 بۆ 80 کارەکانی تەواو بووە و خودی بەرنامەکەش درێژەیە بێت لە ژێر ناونیشانێکی تر بۆ تەوەرەیەکی تر لە داهاتوویەکی نزیکا دێنەوە خزمەتان هەموو لایەک بەخوای گەورە ئاسپەرین کوردستانێکی ئاوادان و ئارام بۆ هەموو لایەک سوپاسی تەواوی ئەو برایانە کەم کامێرەمان شۆفێر برایانی مۆنتێر برایانی کەناڵی ئاسمانی پەیام هەر لە بەڕێوەبەرتاوک و کارگوزارەکان کە بە شێوەیەک لە شێوەکان بەم بەرنامەی ئێمە ماندوو بوون بە تایبەت ستافی نووسینگەی کەناڵی ئاسمانی پەیام لە هەولێر سوپاسی یەک بە یەکیانەکەین هەموو لایەک بەخوای گەورە ئاسپەرین خواتان لەگەڵ.